وەزارەتی بەرگری ئەمریکا کەڵک لە وتاری ڕۆژنامەنووسێکی گەنجی کورد وەرەگرێت. وتارەکە لەسەر کوردستانە، لەسەر پەیوەندیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانە. جا ساڵانە وەزارەتی بەرگری ئەمریکا راپۆرتێک ئامادەکە لەبارەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە. لە راپۆرتەکەیە ئەوەی کە پێویستە بە کوردستان کەڵک لە بەشێکی وتارەکەی ئەم گەنجام ڕۆژنامەنووسە بەتوانایی کورد وەرەگرێت. ئێستا لە لامان ئامادەیە فەرەنگ فەریدون نامدار ڕۆژنامەنووسە و هەر لە دەستگای میدیای کورسات کارەکە. فەرەنگ سڵاو لێ بەخێر بێت. سپاس بۆ میوانداری سەرچاو. ئەگەر بۆمان باسکەی بۆی من وتارەکەم خوێندۆتەوە بەس بۆی بینەران بیزانن کە وتارەکەت باسی لە چیە کرد و لەکوێ بڵاو بوویەوە یەکەم جار. لە ڕاستیە کاتێک سەیری میدیای دەرەوەکە بینی تێگەشتێکی زۆر ورد نییە لەسەر کوردستانی. ئەی بۆنە دایم باسیەوە کرا لە حکوومەتی هەرێم ئەم سێ پارێزگا لێرە دەسەڵاتی هەیە و بەو شێوەی نەکە، بەڵام ئەگەر بینە سەرواقع دەبینین بەو شێوە نییە حکومکردن لە کوردستان. هەرێمی کوردستان لە بنەڕەتە وەکو کۆنفیدراسیۆنێک وایە لە بینی یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتەوە عیلاقاتی ئەم دوانەوەکە کە سەقامگیری و هەبوونی هەرێمی کوردستان بمێنێتەوە. وەک لەم دوای بینیمانە ئەگەر کێشە لە بینی و دوانانە هەبێ هەرێمی کوردستانیش تەنیا بێتە ناوێک و هیچ نامێنێتەوە. و هەموو تارە من سەرەتا نووسیم لە ڕۆژنامەی ناشناڵ ئینترست کە ڕۆژنامەیەکی عالەمی زیاتر تەرکیز لێسەر بابەتە سیاسی و سەربازیەکانە و پاشان لە ئۆرشەلیم پۆست و دوایی بە چەند زمانێکی وەرگێڕا بڵاو بووە. بڵێ باشە خۆیان وەرەنگێڕای سەر زمانی تر نەخێ بۆنە ڕۆژنامەیەکی وەکو فێرار و فارسیە، ئەوان خۆیان تەرجمەیان کردو سەر فارسی و دایانیان ڕۆژنامەیەک لای خۆمان هاوڵاتی و ڕۆژنامەکانی تر لەگەڵ چەند میدیایەکی تری کوردستانە وتارەکەیان وایە کردبوو بە کوردیان وەکو ڤیدۆ باسییان دەکرد. باشە تۆ جارجار وتار ئەنێری بۆ ناشناڵ ئینترست؟ بەڵێ من یەکەم وتارم کە بڵاوم کردەوە ساڵی 2017 بوو. لەو کاتۆ خەریکی وتار نووسیم لە ڕۆژنامە بیانیەکانە ئەتر وەک ئۆرشەلیم پۆست و ڕۆژناڵ ئینترست و ئینتەرناشناڵ پۆلیسی دایجەست و ئەم ڕۆژنامانە ینی ئەوانەی کە لە جیهانە خوێنەرێکی باشیانەیە و گوێیان لێگیرێ. باشە فیدباکیەوان چییە؟ بەڵام بەلەم جۆرە نووسینانە بەڵێ ڕاستە پێیان خۆشە وەکو هەواڵساز یان ئیدیتەرەکان لەوێ هەنێک جار فیدباکەن یان دەستان خۆش بێ ئەو تێگەشتانەی کە بۆنێ کەسێک لە ناو کوردستان بۆ کوردستانێتی جیاواز لەوەی کەسێک لە دەرەوە هەیەی و پێیان گرنگە کە ئێمە بەردەوام بین. ئەمە هەر لەسەر ئەو بابەتانە بانگێشتی قونسوخانی ئەمریکا کرام لەگەڵ چەند دیپلۆماتێکی ئەمریکی دانیشتین. ئێستا باسیەوە شەکەین ئێستا باسیەوەکەین ئەمێ بزانم ئەو بەشەی کە ئەڵەی کەڵکی لێ وەرگیراوە و وەزارەتی بەرگری ئەمریکا بەکاری هێناوە ئەو بەشەی چییە و چۆن بەکار هاتووە؟ پەیوەندیەکەوەیە کە ئەوە بچی پەیوەندیەکەی لە بینی حکوومەتی عێراق و تورکیا و ئێران و پاکەکە و یەکێتی و پارتی. ئەم هاوکێشە لە هاوکێشێکی نوێ نییە، ینی دەگەڕێتەوە بۆ هەفتاکان و هەشتاکان کە چۆن ئێران و تورکیا پەیوەندیان لەگەڵ یەکێتی و پارتی هەبوویان حکوومەتی عێراق پەیوەندی چۆن بۆ لەگەڵ ئەمانە. لە کاتێک کە بۆنە ماوەی قسەیەک لەسەرەوە دەکراکەوە بۆنە پارتی دیموکراتی کوردستان و تورکیا و تەنانەت ئێرانیش پشتگیری چەند کەسێک بکەن لە ناو یەکێتیدا یان بە پێچەوانەوە. بەڵام لە وتارەکان باسی ئەوم دەکردکەوە ئەگەر بەو شێوە بێت ئەم هاوکێشانە دروست ناوێت بۆنە دەوترا پەیوەندی یەکێتی و پارتی کرێکارانی کوردستان تێک دەچێت لەبەر چەندها گۆڕانی چەند سیاسەتێک. بەڵام ئەومان بۆ دەرکەوتەوە پەیوەندی ئەو دوانە زۆر لەوە پەیوەندیکی استراتیژیە و بەسراوەتەوە بۆ هاوکێشە و کێشانەی کە لە بینی ئەمریکا و ئێران هەیە و لە بینی ئەمریکا و تورکیا و ئێران هەیە. بۆ دەبینین پەیوەندی پاکەکە و یەکێتی نیشتیمانی کوردستان و پاکەکە و پارتی دیموکرات کە دەڵێن بۆنە پەیوەندیکی خراپ لە بینی پاکەکە و پارتی، بەڵام بەو شێوە نییە. ئەم هێزانە کوردین و هەم لە ئاستی هێزی سیاسی وەکو تەعاملێکی بڵێ نەکۆکو کوردنین تەعاملێک دەکەم، بەڵام سیاست لەگەڵ یەکتری دەکەم لە هەمان کاتە پەیوەندیەکەی لەسەر ئاستی نەتەواتی بنیادراوە کە یەکێتی نیشتیمانی کوردستان توانیوێتی ئەو پەیوەندیە زیاتر بپارێزێ. باشە فەرەنگە توێ بڵێ پەیوەندیەکە لەسەر بنەمای شەخص نەوەستاوە ئەگەر شخصێک لە دەسەڵاتان نەمێنێ ئیتر پەیوەندیەکەش بە بچڕێ لە نێوان هێزەکانە
بۆ نمونە لەنێوان پەکەکە یەکێتی نیشتمانی کوردستان یەکێتی و تورکیا ینی ڕوونترین نمونەوەی بۆنە چەندین سەرۆکوەزیران هەبووە لە عێراقا کە سێرەکەین مادەی سەوچلی کەرکووکی جێبەجێ نەکردو ناوچە جێناکۆکەکان بۆنە دەوترا هادی لە عەبدولمەهدی کە دۆستی کوردەوە لەناو کورد بە جدی ژیاوە دۆستی زۆربەی سەرکردەکانی کووردە بەڵام ئەویش هیچی پێ نەکرا بۆیە دەبینین سیاسەتی ڕۆژهەڵاتی ناوڕاست ڕاستە شخصەکان کاریگەریان هەیە بەڵام هەنێک کێشە هەن کە بە درێژایی کات حەلەبێت ئەو لە بۆنە کێشەی کەرکووکمانەیە کێشەی نێوە حکوومەتی هەرێم و بەغدامانەیە ئەم کێشانە سێرەکەین بە گۆڕانی چەندین سەرکردە و چەندین سیاست کاریگەری بەڵام بۆنە لە سەردەمێک کە پەیوەندی بەغدا و هەولێر باشبووە بوو سەرۆک مامجەلال ئەیتوانی ئەو باڵانسە ڕابگرێ بە ڕازیکردنی ئەو شخصانە لەوێن ئەنێ سەرۆک مامجەلال کەسێکی جیاواز بوو کاریگەریەکی زۆر زۆری هەبوو بەڵام کێشەکان هەرما بوونەوە باشە باسمان لە دانیشتنی خۆ بۆ بکەی لەگەڵ کنسوڵخانەی ئەمریکا لەگەڵ چەند ماوەیەک لەوە پێش لەگەڵ ئەوان دانیشتین و باسی ئەومان کردکەوە من باسی ئەوم کردکەوە ئەو استراتیژی ئەمریکا هەیەی لە هەرێمی کوردستان وتارە پەیوەندیان پێوە کردی یان پێشتر بوو بەڵێ دوای ئەوە بوو لەسەر ئەوانە تەنیا لەسەرەوە نەبوو لەسەر نووسینەکانی تریش بوو بۆنە سیرەکەین سیاسەتی ئەمریکا لە عێراق و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوەی ئەوان لەگەڵ حکوومەت تەعامولەکەن ئەنی هەمیشە دایم باسی حکوومەت دەکەن وەمانە جا منیش باسی ئەوم کرد کەوا ئەگەر تۆ تەعامل لەگەڵ هێزە واقیعەکان نەکەی بۆنە لە کوردستان لەگەڵ یەکێتی و پارتی لە عێراق لەگەڵ و هێزانەی تر ئەو استراتیژیکە لەسەرەوە بۆ خوارە بۆنە سەرۆکی پەرلەمانە و سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێمیان سەرۆکی عێراق و تەنها علاقات لەگەڵ ئەوان هەبێ ناتوانی باش لەم وڵاتە سیاست بکەی بۆنە دەبینی ئێستا لە هەرێمی کوردستانە حکوومەتی هەرێم ئەو حکوومەتە نییە وەک لەوەی حکوومەتێکە بێ لە ئەڵمانیا بۆن حکوومەتێکە بێ لە تورکیا هەموو دەسەڵاتێکی هەبێ حکوومەتی هەرێم تەنیا حکوومەتێکە چەند دەسەڵاتێکی مەدەنی هەیە دەسەڵاتە سەربازی و ئەمنیەکان لە دەستی حیزبەکانن بۆیە ئەمریکا بوو بم هینەدا بچێتەوە تر نازانم کاریگەری ئەو قسانە بووێنە سێرەکەم دوایەوە قونسڵخانەی ئەمریکا لەگەڵ ڕۆژنامە نووسان و لەگەڵ کەناڵەکان و لەگەڵ ئەندامانی کۆمەڵگەی مەدەنی زیاتر کۆبوونەوەی دەکرد باشە ڕوانینیان چۆن بوو بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بەڵێ ئەوان لە ڕاستیە پیانوە حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتێکی باشە ینی بەتەکید بە بەراورد بە حکوومەتەکانی تر لە ناوچەکەدا و هەمیشە ئەمەشیان ڕاگەیاندووە بەڵام ئەوەی کە گرنگە لێ پێموتنەوە بکەوە بۆنە خەڵکی هەرێمی کوردستان تێڕوانینێکی زۆر ئەرێنیان هەیە بۆ ئەمریکا و خەڵکی ئەمریکا و کولتوری ئەمریکا بەڵام ئێمە ئەو تەعاملی ئەمریکا نابینین لەگەڵ خەڵکی کوردستان تەنیا لەگەڵ حکوومەت هەیە بۆیە پێویستە زیاتر ئێستا بۆنە لە کوردستان ئێمە تەنیا کۆمپانیای ئێرانی و ئەمریکیە بینین ڕاستە کۆمپانیای ئەمریکیە بەڵام تەعاملی ئێمە لەگەڵەوان زۆر کەمە ینی بۆنە تەنیا ئایفۆنێ وەبزانم زۆربەی خەڵکی کوردستان ئایفۆنی بێ بەڵام ئەوان لقێکیان نیە لە کوردستانە کە زۆر ڕسمی بێت فۆرد هەیە نیوەی خەڵک فۆردی پێ بەڵامەوان ڕەنگە وەکو پێویست گرنگیان بێرن خۆی ئەوەشە کە پەیوەندی نێوان دوو وڵات بەهێزەکە پەیوەندی نێوان خەڵکەکانیان بەڵام ئەگەر بۆنە سەیری وڵاتەکانی چواردە بکەین ئەو تێڕوانینەیە نییە بۆ ئەمریکا بۆنە دەڵێن ئەمریکا دروستکەری داعشە ئەمریکا ناسەقامگیری دروستەکە ئەم قسانە لەناو زۆربەی لایەنەکانی ترە بەڵام لەناو خەڵکی کوردستان ئێمە هەمومان تێڕوانێکی زۆر ئەریمان لەگەڵ ینی کورت و پخۆت تۆ بە ئەمریکەکانە دوێت کە شەقامی کوردی ئێوە وەکو ڕزگارکەرە بینێ وەکو دۆستی خۆی ئەبینێ بۆیە گرنگە ئەم پەیوەندیە لەسەر ئاستی شەقامیش فراوانتر بکرێ لە زۆر ڕاستە دەست خۆش ینی بۆنە یەک شتێک ئێستا بۆنە ئەو جیلی کە ئێمەوە تەناومان لە بیرە کاتێک پێش ئێمە دیکتاتۆرێکی زاڵم هەبووە خەڵکی هەموو ئازادێکی لە خەڵک بڕێەوە بەڵام ئەمریکا ئەمەی نەهێشتووە یعنی ئەم ڕسمە لە مێشکی ئێمە بە مناڵی دروست بەوەڕ ناکەم بۆ ماوەیەکی زۆر لا بچێ من ئەوم پێوتن بۆیە گرنگە پەیوەندیەکانی ئەمریکا و کوردستان زیاتر ببێ یەکێک لەو بۆنە لەو مەسەلانی کە زۆر سەیرە لێرەوەیە چەندین وڵاتەن کە بۆنە تیرۆریستیان هەبوو هجومیان کردوتە سەر خاکی ئەمریکا هجومیان کردوتە بەرژەوەندەکانی ئەمریکا بەڵام هاوڵاتی وڵاتانە زۆر بە ئاسانترە توان گەشتکەن بۆ ئەمریکا وەک لە کەسێک کە لە سلێمانیا لە هەولێر گەورە بوو بێ و بە زمانێکی ئینگلیزی زۆر باشە زانێ پەروەردەی ڕۆژانە ئەو بابەتانە سیرەکە ئەو بابەتانە وەرەگرێکە لە میدیای ئەمریکیا بەرهەمێنرێن بەڵام بەداخەوە ئەوان کە ئەیانوێت سەردانی ئەمریکا بکەن ڕەتەکرێنەوە بەڵام کەسێک کە بە ئاشکرا ڕایگەنێت دژی ئەمریکا یعنی ڕێگەی پێدرێت کە زیاتر تەعاملی لەگەڵ ئەمریکا بێ باشە کامەت پێوتن وەڵامیان چی بوو
ئەوانە یانوت ئێمە ڕاستە تێبینیەوەمان کردو کە جیاوازێک لە بینی حکومەت و حیزبەکانە هەن و ئێمە زۆر ئەویت بۆنە چەند ڕێکخراوێکیانێ لە کوردستان کارەکەن و چەند کۆمپانیە ئەم نیشتم ڕاستە ئەو شتانە هەیە بەڵام بەوە نییە کە ئێمە ئەیبینین بۆ ئێمە زۆربەی تا ماوەیەکیش لەمە بەر زۆربەی فلیمەکان ئەوانی کە خەڵک سەیریەکردن تورکی بوون ینی سێرەکە فلیمی تورکی زۆربەی ڕاستە خەڵک سەیری فلیمی ئەمریکیەکە بەڵام ئەمە تورکی و ئێرانیەکان زۆر کاریگەریان لێ ئێمە بەوە نیە بڵین کە ئەوان ڕاستن بۆیە بڵینکەوە ئەو خەڵک کە هیچ بۆنە کەسێک ئێوێ سەیری بەرنمەیەکی ئەمریکی بکە بەرهەمێکی ئەمریکا بکە یان شتێکی دروستکراوی ئەمریکا سێرەکەین دەستگەیشتن بەم شتە زۆر قورسترە لەوەی کە دەست بگا بە بەرهەمێکی ئێرانیە تورکی ئەجا ئەمەش کە لە سیاسەتا پێوترێ هێزی نەرم بۆنە تۆ چۆن بتوانین لە ڕێگەی کللتورەوە ئەو وڵاتە بکەیتە خۆت ئەجا بۆنە کللتوری ئەمریکا هێزێکی نەرمی زۆر بەهێزە دەتوانێت زۆر سەرنج ڕاکێشە بۆ زۆربەی میلەتان بەڵام ئەو میلەتانی کە پێیان خۆشە ئەوزان ئیهمالەکرێت ڕێک وایە کورد حەزی بۆ دۆستایەتیە بە ئەمریکا پێویست ناتوێتە پێش بەڕاستی بەڕاستیانی ئەمەوە نایبینین وەک خۆمان نایبینین بۆ منە دەبین سێرەکەین چەند زانکۆیەکی ئەمریکیمان هەیە لە کوردستان بەڵام ئەم زانکۆانە زۆر داخراون بەداخەوە یعنی تەنیا بۆ چینێکی کۆمەڵگایە و گرانێکی زۆرەکەوێتە سەر خەڵک حەق ئەم زانکۆانە زیاتر کراوە بن ینی بۆ منە ببەسرێتەوە بە ڕاستە بەسراوەتەوە بۆ وەزارەتی خوێنی باڵا بەڵام بۆنە چەند کورسێک دامرێ ئەو دەرەجانی کە ئەم تەلەبانەی هێنن بڵێن بۆنە تۆ دەرەجەت هەیە دەتوانین لێرە بخوێنی و تێچەکانیش دەستەبەرەکرێ لە بەرەوەی تۆ توانیتە لە وڵاتە بووی بۆی بتوانین زیاتر ئەم دوو میلەتە بێک بەسرێتەوە فەرەنگ کنسڵخانە مەژیان بۆ کرد کە حەزیان لەم زۆرە دانیشتانەیە لەم زۆرە گفتوگویانەیە لە ئایندەیە دووبارە بێتەوە چەند بارا بێتەوە بەڵێ بەڵێ ینی ئەو کاتە وتیان ئێمە حەزەکەین زیاتریش دابنیشین ئەو زیاتر ئەو پەیوەندیانە بەردەوامێت خۆشحاڵ ینی خۆشبەختانەوە بوو لە دوای ئەو دانیشتانەوە سێرەکەین قونسڵخانەی ئەمریکا زیاتر لەگەڵ ڕۆژنامەنووسان نووسەران چالاکوانە ئەدیبان ئەمانە کۆ ئەبێتەوە بۆ ئەوەی ڕایان وەربگرێت و پشتیوانیان بکات باشە فەرەنگ تۆ هەفتانە نووسی یان مانگانە وەڵای من سموتارەکان بۆ ڕۆژنامە جاران زۆرترم نووسی بەڵام ئێستا زیاتر هەر لە بۆ کورچاتە نووسم ئەو مەجای جارانم نەماوە بەڕاستی باش هەز ناکەی بوارەکەی جاران فراوانتر بوو تۆزە گڵۆباڵتر بوو جیهانی تر بوو بەڵێ ڕاستەوە ینی خۆی یەکێک لەو شتانی کە هەیە ئەوەیە تۆ بتوانانی ئەگەر مەوزوعێکی گەورە لە خۆ بگریت و بە جوانی باسی کێ بێ کاتێکی زۆری بۆ تەرخان بکەیت ئەی بۆی هیچ شتێک لەبیر نەچەوە دوای کە کەسێک خوێندیەوە کاتەکەی بە فیڕۆ نەدەی ئیسفادەی لێ بکات ڕاستە یانی هەستەکەی دەرفەتت کەم بۆ تۆ بۆ یەکەمترە نووسی بۆ دەرەوە بەڵێ بەڕاستی ئەوەیە ئەوە لەگەڵ چەند شتێکی تریش کە ینی زیاتر مەشغوڵی کردومی ئەوەیە دەست خۆش بێ زۆر سپاس لەشت ساق بێ بەرنامەی تازە چییە بۆ ئایندەوە بڵین هیچ شتێک لە خیاڵی خۆتا کارە لەسەر کردووە لە ڕاستیە یەکێک لەو شتانی کە من ئێستا بیری لەکەم یانی ئەو مۆزوعانی کە گرنگن شتی لەسەر بنووسی زۆر ینی وەکو بڵین حساسترن زۆر ئێستا ینی و معلومات دەستکەوتن زۆر قورسترە چەندی معلوماتی بڵاوکرێتەوە بێ ئاگادارمان لەوە بێکەوە ڕازنین بۆ ئێستا ینی هەرچەند جارێکم شتێک بنووسم سیرەکەم تووشی ئەو کێشانە بم بۆیە وازی لێنم باشە فەرەنگ ڕەنگە ئێستا بینەرێک بەتایبەت کەسێکە بێ بە ئینگلیزی بنووسێ پرسیارەوەی هەبێ نووسین بە ئینگلیزی وتارێکە بە ئینگلیزیە نووسی ئەبێ وەکو بۆ نوتارێکی ئەتەوێ مخاتەبەی شابی ئەمریکی بکە بێ وەکو ئەمریکیەک بیر بکەیتەوە یانەوەی کوردیانە بیر بکەیتەوە و بە ئینگلیزی بنووسی ڕاستی یەکەم ئەوە کەوتە سەرەوەی تۆ لەسەر چی بابەتێکە نووسی ئێستا بۆنە من تەنیا لە بابەتی پەیوەندی نێودوڵەتێک هەرێمیەکان و نێودوڵەتێکان لەگەڵ سیاسەتە نووسن لە بەروی خۆم ئەوم خوێندووە کە ئەوە بخوێنی تێگەی ینی هەنێک ڕەهەندی هەیە ئەم سیاست و یانە بۆنە چ شتێک بەلای ئەمریکاوە گرنگە چ شتێک بەلای حکوومەتی هەرێمەوە گرنگەوە لە هەمان کاتا تۆ بتانی ینی بەرژۆندی وڵاتەکەی خۆی لە چاو بگری ئێستا بۆ منە سێرەکەین وەکو ئێستا بۆم باس کردی ئەمە وڵاتێکین زۆر دۆستایەتی ئەوروپا و ئەمریکامان پێخۆشە بەڵام بەداخەوە ئەو یارمەتی و ئەو تعاملی ئەمە لەگەڵ ئەو وڵاتانە هەمانە لە چاو وڵاتێک نێکە دژایەتی ئەو وڵاتانەکەن و بۆیە بێ ئەمە ئەو بیرروڕای خەڵکی هەمانە ئەو کللتوری ئێمە هەمانە ئەو سیاسەتی ئێمە بەرامبەر وڵاتانی ڕۆژەڵات و چواردۆرمان هەمانە بێ باشی بگەینینە
وڵاتانی دەرەوە بۆ نوێ ئێستا ئێمە وەکو هەرێمی کوردستان ناتوانین پەیوەندیەکانمان لەگەڵ ئێران لاواز بکەین لەبەرەوەی هەر یەکەم ئێمە وڵاتێکین دراوسەکانمان ڕاستە ئێرانین بەڵام کوردن و ئێمە چەند بازرگانیەکان ئێمە لەگەڵ کوردەکانی ئێرانە نەک لەگەڵ ڕاستە لەگەڵ ئەوانی کە بەڵام زۆربەی بازرگانیەکانمان لەگەڵ کوردەکانی ئێرانە بە تورکیاش بە هەمان شێوە ڕاستە ینی ئەبێت ڕاستە ئەوانی شتێک گەشتون تا ڕادێ بەڵام ئێمەش ئەبێ لەوە تێ بگەین کەەوە هاوسەنگی بکەین لە نێوان پەیوەندیەکانمان بۆنە هەرێمی کوردستان چۆن بتوانێت هاوسەنگیکی تەندروستی لەگەڵ بەغا هەبێت ئەمە بمانە ئەوە نەیە تۆ لەگەڵ بەغا پەیوەندیت هەبێت کەواتە تۆ دژە کوردی نەخێر ئەو ژمارێکی زۆر کورد لە بەغدا هەیە بەغدا بووەتە شوێنێک بۆ هەموو کەسێک بتوانێت ئیشی خۆی تاکە عینی تۆ عێراق لەسەر بنەمای دامەزراوە کە دیموکراسیە کورد لە هەمیشە لەوە هینی هەوڵی بەدا بۆنە سویسرا هەر عینیشتە تۆ ئەچیت لە پایتەخت مافەکانی خۆیان بۆ ئەڵمانیەکان و بۆ فەڕەنسیەکان و بۆ لاتینەکان بۆ هەمویان دەستەبەرەکەن ئێمە توانین بگەین بە شێوازێکی لەو جۆرە و بێمە بتوانین ئەم سیاسەتانی خۆمان ڕوونکەینەوە بۆ نێمە ئەگەر کاتێک باسی سەربەخۆیەکەم بڵێن ئێمە وڵاتی عێراقێکی دیموکراسیمانەوێ سێرەکەی عێراقێکی دیموکراسی قوبوڵە لە هەموو وڵاتەکان ئەلەن ئەم وڵاتە دیموکراسی بێ و خەڵکەکەی خۆی بپارێزێ ئەمنیەتی خۆی بپارێزێ لە وڵاتەوە خڕەشە بۆ جیهان دروست نەبێ ئەگەر ئێمە پشتگیری ئێمە بکەین وڵاتانی دنیاش زان ئێمە پشتگیری سەقامگیری خۆشگوزرانی و دیموکراسیەکەین زۆر باشە دو پرسیارم فەرەنگ ئینگلیزیە لە زانکۆ فێربووی ئەو ئینگلیزیەکە پێنووسی بەڵێ من لە ڕاستیان لە مەکتەب و خەریکی ئەو بوو کتێب وشتمە خوێنەوە بۆی فێر بم ئەجا لە زانکۆ بەڵێ ینی باشتر بوو زیاتر تێکەڵی نووسینە سیاسیەکان بوو دەست خۆش بێ سەرکەوتوبی بە وای بەردەوامی زۆر گرنگە لەم بارەیە گەنجانمان ڕۆژنامە نووسەکانمان بە ئینگلیزی بنووسن بۆ ڕۆژنامە بیانەکان بۆ ئەگەداری دۆخی کورد و کوردستان بن بە گشتی سپاس.